خۆی کام شتێکی تر هەیە جۆکر دەرهاوێشتەی ینی فیلمساز دەوێت ئەوەمان پێ بڵێت کە جۆکر دەرهاوێشتەی کۆمەلگا و سیستەمی سەرمایداریە بەڵام شتێک هەیە بەڕای من ینی شایانیەوەیە کە زیاتر لێی ورد ببینەوە فیلمی جۆکر فیلمێک نییە کە دژی سەرمایداری بێت بەڵکو فیلمێکی هۆشداردەرە یعنی هۆشداری ئەدات بە ئەمریکا هۆشداری دەدات بە سیستەمی سەرمایداری من لە سەرەتای پۆدکاستەکە گوتم ئەم فیلمان لە سەردەمی خۆی لە پێشترە باسی ئایندەی باسی ڕووداوێکی زۆر ترسناکمان بۆ دەکات بەڵام لە ئایندەیەکی نزیکە باشە و فیلمساز دەیەوێتن لە ڕێگەی ئەم فیلمەوە بە سەرۆکەکان و بەڕێوەبەرانی سیستەمی سەرمایداری ڕابگەینێت کە پێویستە پێداچوونەوەی بۆ ئەم سیستەمە بکەن ئەگەرنا کۆمەڵگاکان هەموویان مرۆڤەکان بەرەو ئەناشیزم و پێکدادان و وێرانکاری دەڕۆن بۆیە حاڵەت تێنەگەین ینی فیلمی جۆکر فیلمێکی دژە سەرمایداری نییە هەوڵ نادە سەرمایداری لەناو بات هەوڵ نادە مرۆڤێک دروست بکات کە لە بەرامبەر سیستەمی سەرمایداریدا بوەستێتەوە بەڵکو هەوڵ دەداتن کە هۆشداری بدات ئەم سیستەمە بەڕای من ینی تەواوی مرۆڤەکان لەم فیلمەدا ئینسانی غەمگینن و پەیوەندیەکان ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیانە پەیوەندیەکی میکانیکین یعنی هەمویان لەسەر ئەساسی منفعەتێک کە منفعەتێکی مادیە هەموو پێکیان پێکەوە دەیان بەستێتەوە باشە بەڕای من ئەمەش یەکێکە لە خاڵە هەرە لاوازەکانی سیستەمی سەرمایداری کە مرۆڤێک دروستەکاتن کە لەسەر بنەمای منفعەت و سوودگەرایی پەیوەندی دروست بکاتن و هەمیشە لای ئەو سوود گرنگ بێت لە کاتێکدا بەڕای من ڕێگا دروستەکە وەیە کە مرۆڤ ئێمە وەکو مرۆڤ ئەبێت دوو بیر و باوەڕمان هەبێت سەبارەت بە مرۆڤ یەک مرۆڤ وەسیلە نیە هەدەفە یعنی تەواوی مرۆڤەکان وەسیلە نیە ئامانجن خاڵی دووەم قودسیەتی بەشەرە مرۆڤ پیرۆزە و من پێم وایە ئەبێت ئەم دوو بیر و باوەڕە لە ناخی مرۆڤدا بچەسبێت تەسەوور بکە ئەگەر تەواوی ئەو مرۆڤانەی کە لە گاتام بوونیان هەیە باشە ئەم دوو بیر و باوەڕیان هەبوایە یعنی مرۆڤ لایەن هەدەف بووایە نەک وەسیلە و ئینسان لای ئەوەن قودسیەتی هەبوایە ئیتر تۆماس وێنیش ڕێگەی بەخۆی نەدەدا کە بە چینە هەژارەکەش بڵێتن دەڵغاک یاخود وەبزانم قەرقوش بە کوردی پێی دەڵێ